ویدیو بە سپۆنسەری هاوڕان ستۆرە بۆ دابینکردنی هەموو پارچەیەکی کۆمپیوتەر یاخود لاپتۆپ. سڵاو ڕێز خۆشەویستیم هاوڕانی خۆشەویستم بەخێر بێم بۆ ویدیۆیەکی نوێ. ئەو ڕۆباسی لاپتۆپە نوێیەکەم دەکەم ئەویش MSI GF63 Thin. لاپتۆپەکە خاوەنی پرۆسەسەری کۆڕای 7 نیە، کۆڕای 7 نەوەی دایمە، گرافیکارتی ئینڤیدیا لەسرە RTX 3050 لەسرە 4 گیگابایتە گرافیکارتەکەی، خاوەنی ڕامی 16 بەڵام تۆ دەتوانی لە کاتی کڕین بەرزی بکەوە بۆ 64 512 گیگابایت SSD لەسرە بە شێوەی NVMe کە PCIe و NVMe PCI خێراترین زۆری SSD لە عالم کە سرعەتی ئەوەی کە لەسەری دانرایە جن 3 جن 3 کە تا سرعەتی 4 گیگابایت لەسەرکە کشت دەگواستەوە لەسەر SSD-ەکەی خۆی. خاوەنی وێبکامێکی 720 سپیکەرێکی 2 واتی دبلی هەیە، وایفای 6 لەسرە، بلوتوسی 5.1 خاوەنی پۆرتێکی تایپ سیە کە USB 2.1 جن 1 لەگەڵ سێ پۆرتی USB 3.1 جن 1 شوێنی RGA 45 چی هەیە لەگەڵ HDMI ئاوتەچی هەیە کە 4K تاوەکو 30 هرتز ئاوت دەکات. وەکو پاتری خاوەنی زۆری پاتری 3 سێڵە، پاتریەکەی 51 وات ئاوەرە، پێم وابێت دەوری 3 کاژمێر 4 کاژمێر بە بەکارهێنانێکی بەقوتەوە خۆی دەگری. ئەیسی ئەداپتەرەکەی کە شەحنی پێدەکەیەوە 120 واتە. ڕاکپادەچی ئاسایی هەیە کە پێم وایە تۆزێک بچوو کەسە زیاتر باسی دەکەم. کڕینی لاپتۆپ ئاسان نییە. من لاپتۆپێکم دەویست PCB ماکم هەیە، بەڵام پێویستم بە پیسیەکی بوو لە بۆ ئەوەی جارجارە بتوانم لە دەرەوەی ماڵ یاخۆ لە دەرەوەی ستودیۆ خۆم یاری پێ بکەم و لە هەمان کاتشدا ئەگەر بگونجێ بتوانم لایڤ ستریمی یاریەکانی پێ بکەم. ئەو شتە بە ماک ناکرێت، یاخود ماکەشی زۆر گران بەها 60 وەرەقەی لەوانێ نتوانی بەقەدەر لاپتۆپێکی $1000 ئەو کار لە بکە لەبەرەوەی فەلسەفەیەکی جیاواز بەکاردێنی ماک لە بە بەکارانی کۆمپیوتەر و PC جیایە. شتێکم دەویست قەبارەکەی زۆر گەورە نەبی، هەڵگرتنی ئاسان بۆمنەوە 1.8 کیلۆگرام یان کیلۆیەک و 800 گرامە، هەرگرتنی ئاسان بی، پۆرتی باشی هەبی، RTX بی تاکو بتوانم یاری لەسەر بکەم گرافیکارتەکەی، شاشەیەکی فول HD هەبی، شاشەی 2K 4K ناوێت لە بۆ لاپتۆپەشی وا گچکە، شاشەی فول HD هەبی بەڵام 144 هرتز بێ. زۆر سپاس لە بۆ هاوڕان ستۆر بۆ دابینکردنی ئەو لاپتۆپە. پێم وایە باشترین شوێنن لە بۆ کڕینی لاپتۆپ و سوپاسی مەماکامی خۆشەویست دەکەین لە کورتکاس کە پێشنیازی ئەو لاپتۆپی لە بۆ کردم، چکە نرخەکەم پێ وتم لەو نرخە دەمەوێ و ماسپاتانەشی بۆ شێوازێبی ئەو لاپتۆپی لەوە پێشنیاز کردم و سوپاسی کورتکاس دەکەم بۆ دابینکردنی ئەو ماوسە کە لەگەڵ لاپتۆپەکەی کاری پێ دەکەم، ئەویش Logitech G350. وەکوتم من لاپتۆپێکم دەویست نرخی زۆر گران نەبی، مەسەن $3000 نەبی، تاوەکو $1000 بودجەکەم تاوەکو $1000 بوو و خاوەنی گرافیکارتیش بیم بتوانم یاری پێ بکەم، یاری زۆر زەبەلا و گەورە نا بڵێم 2000 فرێمم داتێ، یاریەکە بتوانم 6 فرێمم داتێ بە ئاسانی و بتوانم لایڤ ستریم یاریەکانیش پێ بکەمەوە بە OBS و مۆنتاژی پێ بکرێ. پێم وابی ئەو لاپتۆپە زۆربەی ئەو کارانە دەکا بە نرخی $1000 یاخود کەم خوار $1000 توانانی زۆربەی ئەو شتانە لە بۆ بکە و کێشەی چیم هەبوو لاپتۆپەکان دەویست قوڕز بی. ئەو لاپتۆپە زۆر قوڕز نییە، گواستنەوەشی ئاسانە و فانەکانیشی زۆر دەنجیان نییە، ئەنی دەنجی دێ فانی بێگومان بەروی پاوەرکی زۆر بەکاردێنی پێویستە هەوا فڕێ بدە لە ژێرەوە هەواڕاکێشی و لە لاتەنیشتی خۆی فڕێ دەدا. ئەو شتێکە بەدڵمە شاشەکەیتی کە ڕیسپۆندی زۆر باشە، سەریعە واتە زۆر بەسەری وەڵام دەداتەوە لەگەڵ داگرتنی هەر دوگمەیەک. مۆنتاژکردن چەند ڤیدیۆیەکی خۆم و ئەو بۆ ڤیدیۆیەش هەمووی بۆ لاپتۆپە مۆنتاژ دەکرێت. ئەو مۆنتاژێکی 4K تاقی کردەوە زۆر بە ئاسانی وەریگرت و توانی مۆنتاژەکەم لە بۆ بکایە بەبێ ئەوەی کە فرێمەک درۆپ بکە. مۆنتاژی 1080 بە فشە پێی دەکرێت، هیچ کێشەی نییە، قوڕز نییە، لەبەرەوەی SSD-ەکەی سەریع 4 گیگابایت لە چرکێک چکە لە زۆری NVMe PCI زۆر بە ئاسانی دەتوانی مۆنتاژی سەریعی پێ بکرێت ئەدۆبی پریمیر. لە بۆ ئافتەر ئیفێکتی چەند شتێکم دروست کرد لە ئافتەر ئیفێکتی و ڕێندەریشم پێ کرد، پێم وانییە کاتەکی زۆری پێچوو و کارەکەشی کرد لە چاو ئەوەی کە لاپتۆپە پیسێکی زەبەلەح و گەورە نییە. کڕینی لاپتۆپی لە بۆ یاریکردن دوو سەرەیە، لەبەرەوەی لاپتۆپە پێویستی بە فانەشی بەقوتە تاوەکو گرافیکی ئەو یاریانە دروست بکەم. چەند یاریەکەم لەسەری تاقی کردیتەوە، هەمویان 6 فرێم بەسەرەوەم دەداتێ و بەڵام بە بەکارهێنانی ئەوەوە یان بە بەکارهێنانی پاوەرەوە وەتە بەبێ پاوەر فرێمڕێکی دا دەتوانین دای بەزانی بیکە 30 فرێم و تاوە لەبەرەوەی شەحنی سەریعتر دێتە خوارێ. شەحنیشی ئەو شەحنە تۆزە خێرا شەحن دەکاتەوە لە چاو لاپتۆپەکانی پێشتر کە بەکارم هینەیە، بەڵام ئەوەی بەدڵمان تاوەکو 3 کاژمێر 4 کاژمێر توانی بەکاری بینی بەبێ پاوەر ئەگەبێت و ئیشەکی گەورە و زەبەلاحشی لەسەر بی. بەڵام باشترین ڕێگە لەوە بەکارهێنانی لاپتۆپی گەیمینگ بێگومان پاوەرێک لە نزیک بوو لەسەر پاوەر دای بنێ ئینجا بەکاری بینە عمری پاتریەکەی درێژتر دەبێت. پاتری دو کاتانە بەکاری بنێ کە زووتە چێت دەرێ یان لە شوێنەچی کەوە
شحن برز ناکەی دوسێ کاژمێ دەتوانین لە بۆ خۆت بەکاربیێنی کیبۆردەکەی ئۆکێ پێم وانە باشترین کیبۆردی عالەمە کیبۆردەکەی ئۆکێ باکلیتەکەی تەنیا ڕەنجی سۆرە کە حەزم دەکە ڕەنگەکەی بووە ڕم بەڵام بەداخەوە سۆرە تاکە تۆنەڵی کورتهێنان لە لای من لە سەو لاپتۆپەی تراکپادەکەی پێ تۆزێک پێ بچووکە و چێشەی دراگ و درۆپی هەیە بۆ منە کاتەکە ماوسەکە دەجوڵێنی لەسەر فۆڵدەرێک ئەتو ناتەوێت دراجی بکەی ڕاکێشی بیبێلایچکە بەڵام ئەویشە دەکا لە بەرەوەی حساسەکەی تەچ ڕسماندەکەی تۆزێک سریعترە لە چاو ئەوەی کە من دادەگرم بەڵام من بەردەوام ماوس بەکاردێنم لە بۆ لاپتۆپیش بێ شوێنی ماوسم هەبی ماوس بەکاردێنم ماوسەکە کێشەم لە بۆ ئەو کێشەم لە بۆ عیلاج دەکەم سپیکەرەکانی لە ژێرەوەن دوو دەبڵ سپیکەری هەیە ئەمپلیفایر نینە زۆر بەهێز نینە زۆر دەنیشیان بەرز نییە سپیکەرەکەی ئۆکیە نازۆ باشە نەزۆ خراپە کارەکەی دەکا بەڵام بگومان ئەگەر مۆنتاژێکی گەورەت هەبی بە هێدفۆن گوێلی ڕابگری باشترەوە زۆربەی خەڵکیشتا ئەوڕۆ بە هێدفۆن کار دەکەواتە سپیکەر زۆزە پێویستت پێ نیە بەڵام سپیکەرەکەشی وەکو کۆمپیوتەرێکی ماک نییە کە ئەم بەکاربین گۆرانی پێ بکەی وەکو سپیکەر بەکاربینە بە دەنگەکەی زۆر ڕاقی و بەیزی هەیە بەڵام نرخی ماچیش لەچە ئەو ماسفاتی ئەو لاپتۆپە هەیەی لەوانێ دەوری 3000-4000 دلار بی کە لاپتۆپە نرخی تەنیا 1000 دلارە زۆر شتەکانی لاپتۆپەکەم بەدڵە پێم وایە ئیشەکەی من دەکا بەڵام با بێمە سەر ئێوە چۆن لاپتۆپ بکڕن یاخود چۆن هەڵی بژێرن بە حکمی ئەوەی کە من بەردەوام کاری مۆنتاژ دەکەم و جۆرجاری ڕێندەری گرافیکیم هەیە یاخود یاری دەکەم یان لایڤ ستریم یاریەکان دەکەمەوە ئەو ئەزمونەی کە من هەمە باس دەکەم من باشترین کەس نیم لە بۆ باسکردنی کۆمپیوتەری بەڵام ئەو ئەزمونەی کە من هەمە بۆتان باز دەکەم چۆن لاپتۆپ دەکڕی یاخود کۆمپیوتەر بەگشتی چۆن دەکڕی تۆ سەرەتا دەی بودجەیەک دابنی بڵێ کاکە من 1000 دلارم هەیە 800 دلارم هەیە ئۆکەی کە بودجەکە دانا بەرزی دەکەوە باشتر 100 دلار 200 دلار دائما بەرزیکەوە باشترە لە حسابی خۆت بەڵام بۆ من 1000 دلارت هەیە بۆ 1000 دلارت تۆ دەبی باشترین شت هەڵبژێری و ئەو شتانەی کە خراپن لێ لاوەچی بن بۆ نمونە ئەو لاپتۆپی کە من هەڵمژاردە باشترین شتەکانی چییە پرۆسەسەر و هارد و یاخود SSD و ڕامەکە و شاشەکەیتی ئەوانەی زۆرم بەدڵە لەگەڵ گرافیک کارتەکەشی بەدڵما ئەو چاشتەی بەدڵما بەڵام باسپیکەرەکە و تراکپادەکەی تۆزێک مام ناوەند بێ ئاساییە یاخود بە شێواز بکەم بەڵم نەبێ واتە تۆ ناتوانانی هەموو شتێکت بەدڵبی لە نرخێکی دیاریکراوە چەند نرخ بەرزکەی و بێگومان ماسفاتی هەموو شتێک بەرز دەبتەوە بەڵام دەگەڕێتەوە سەر خۆت بۆ نێستا ئەو لاپتۆپە بە 1000 دلارەکە شاشەکەی 4K یاخود 2K بە دەبووە ماسفاتی شتێک کە کەمەوە تاوەکو ئەو سعرە دەربێتەوە باتە بەو شێوازێ تۆ چیت پێویستە باشترین شت لە بۆ لاپتۆپی کە زۆر پێویستمە هەبوونی SSD هەبوونی شاشەیەکە لە سەر و 60 هرتز هەتا پێ دەکرێت 140 هرتزی بەکاربینە لەبەرەوەی زۆر سەرێترە بەکارێنی شاشەکەی و هەز بە سرعەتی لاپتۆپەکە زیاتر دەکەێت و شتێکش مهم گرافیک کارتی خارجی هەبێت سەمەونەوە گرافیک کارتەکی 350 لەسرە دەتوانی تاوەکو 4 گیگابایت ئاوتی گرافیکم لە بۆ بکە کە لە بۆ یاریکردن لە بۆ مۆنتاژکردن لە بۆ ڕێندەری هەندێک ڤیددیۆ یاخود گرافیکی تایبەت دەتوانی ئیشەکە لە بۆ بکە بە سەریعی تەخاوت نکاتەوە چوەکە گرافیک کارتەکە داخلی بی زۆربەی کات پرۆسەسەر ناچاراویشت لە بۆ بکە پرۆسەرەکەش کە ئیشەی لە بۆ کردی لاپتۆپەکەت خاو دەتەوە بەڵام بۆ من ئەمن کاتەکە مۆنتاژ دەکەم گرافیک کارتەکە مان دەبی پرۆسەسەر مادی نابی کاتە کە مۆنتاژ لەسەر ڕێندەرە دەتوانم ئیشش کەش بکەم بۆ فۆتۆشۆپیش بکەمەوە لێک کاتە هەم پرۆسەر هەم گرافیک کارتوان لێک وەختی ئیش پێ بکەیت بۆیە هەوڵ بدەن گرافیک کارتەکی باشی لەسەربی 350 بەسەرەوە 350 ئێستا بیسە لە ڤێژنی نوێ بێگومان لاپتۆپشمان هەیە لە نەوەی دووەمە 20ەکانە هەیە دەیەکانە ئەوانش ئاساییە بەڵام هەوڵ بدەن سیەکان بکڕن نوێترە ئەمریان درێژترە و ئەپدەیت و پشتی بەردەوامیان لە بۆ دێ وەوە دەتوانین ڕێتریسینگ پلێ بکە بەڵام ڕێتریسینگ لە بۆ ئەو ماسفاتانە پێم وایە تۆزێک زیاد لە حەدا بۆیە بەکاری ناینم کەواتە لاپتۆپەکە شایانی کڕینەیە خودنان لە بۆ من بڵێ لەبەرەوەی ویشێ من دەمێ پێی دەکرێت و دەتوانم ئەنجام بدەم تەنانەت دەتوانم بە کۆمپیوتەرەکەی خۆم لایڤ ستریم بکەمە بەو لاپتۆپەش یاری بکەم هەردووشی بێکەوە گەمە پێ بکەم ینی گەیم و لایڤ ستریم بێک لاپتۆپی نام بە دوو کۆمپیوتەری خۆم لەگەر ئەوەی دەتوانم پێکەوە پێ بکەم بەڵام تێ لایڤ ستریم پێ بکەی و یاریش پێ بکەی لێک وەختی فرێمڕێتێکی بەرزت ناداتێ لەبەرەوەی نرخی ئەو لاپتۆپە یاخود لە ئەو نرخی ئەو کارەدانێ زەحمەتە لە بۆ بکە یاخود دەکا بەڵام بە فرێمڕێتێکی خراپ بە کواڵتێکی زۆر خراپ ئێوە چی بکڕن وەکو باسم کرد ئەگەر لە دوای لاپتۆپ دەگەڕی پێویستە نرخێکی خۆ دیاری بکەی و ئەو شتانی کە بەلاتەوە گرینگە بینوسیەوە بە هەندێک شتیدای کەم کورتی هەبی زۆ گرنگ نییە مەسەلەن بۆ من تراکپاد توانای ماوس بەکاربینی کیبۆردەکەی لە ڕادەی بەڵام شاشە و SSD و ڕام و گرافیک کارت و پرۆسەسەر ئەوانە خاڵی سەرچین پێویستە ئەوانە یەکلاکێەوە دائیمەن هەوڵ بڵێن نوێترینیان بەکاربینی
بەو نرخی کە دەتەوێت. خۆشەویستانم هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بووبی ڕوونکردنەوەیکی کورد بوو لەسەر لاپتۆپەکەی و بەکارهێنانی دەگومان من سێتەبی خۆشم هەر هەیە بەڵام ئەو لاپتۆپە ئەچۆن دەڵێ ئیزافەیەکە لە بۆ کارەکانم بتوانم لە دەرەوەش مۆنتاژ بکەم لە بەرەوەی ڤیدیۆکارم لە یوتیوبی تۆزێک دابڕایمان لە یوتیوب لە بەرەوەی ڤیدیۆم کەمە چووکە مەجالم لە ماڵە مۆنتاژ بکەم کاتەکەم کەمە بۆ ئێستاکەم ناچارم ڤیدیۆ بەجیا تۆمار بکەم بۆ لاپتۆپە مۆنتاژکەم لە کاتی فراغم لە دەوامە یاخو لە دەرەوە لە هەر شوێنەکە تاوەکو لە کارەکە دانەبڕێم لە بۆ من پێویستە بەڵام لە بۆ تۆ چەند پێویستە چی پێویستە دەگەڕێتەوە سەر ئەو پارەی لە بەردەستە ئەو ئیشێکات و دەتەوێت ئەنجامی بدەیت چاوتان ماز دەکەم تکا دەکەم دگمەی لایک سبسکرایب لە بیر نەکەن تا ڤیدیۆکی دیکە بە خۆتان سپێرم خواتان لەگەڵ